السلام عليكم. ساچی سلامت بخوای. والله زۆر ماندوونیم والله ماندووی. لەو دەستە دێمەوە. چۆنی دای؟ باشی خۆش بیا خەساچی خۆش بیا خە سەلامەت بخوا. کاکە چۆنی؟ باشی؟ تۆ یارمەتی داون؟ چی ئەمانی؟ وڵای هیچیان نیمە زۆک داکمن. ئای بە قوربانە بم یەخوا هەر تەمەنە درێژ بێ. یەخوا هەر لەش ساغ بێ. لەکوێ بوونەوە؟ والله چین بۆ کاردووەیش نەبوو. ئەمداوە با جوان دەرچی لە ناو کامێراکەیە و بۆچە دەرچەوە قەینا با بکەونە بین. ئەرە وەڵڵاڵەی گوڵی لەخوای گەورە بەزیابێت چون بۆ کوێ؟ چونێ لای مێژێ. لای مێوژێ و چیە ناوتانە؟ والله ئەوە گیان کردو منش دۆسەکەیم کردووە. تۆ هەر یەکشتان هێناوە؟ ئەرێ وڵا بەس جیا. یەخوا ئەو لەشتان سەلامەت بێ. ماندوو نەبن. والله زۆر زەحمەتە ها؟ ئەرێ وڵای زۆر ماندوو بووین. چەند ساڵە لە خدرانی؟ والله 30 ساڵە. 30 ساڵە. ئارێ والله. هەر خەڵکی ئێرە ینی هەر بووی لێرە بووی یا؟ نا والله خەڵکی دەشتی کۆیم. بڵێ خۆ 30 ساڵە قابیلە؟ ئەی خەڵکی دەشتی کۆیەی؟ بەڵێ. لێرە کۆی زۆر لێیە. ئەی بەچی خەریکی یانی ئەوە ئێستاەوە وەرزی ئەوەیە قەیناکەەوە ئێستا ئازانین وەرزی گژ و گیایە و جا خۆشە لە ئێنجاگەلەوە دووە خەریکی ماراتی خەری پەڕەورین و ئەنجا لەو دەژەکە بامیە شتێک بکەین دەنایت. بامیێشەکەی؟ حەزم لێ وانە خوا لەشتان تۆ ژوەرێرە تۆزەکەم قسە بۆ بکە دەی؟ داڵام قسەم پێ نییە چێوەرە چۆنە قسە پێێنی ینی تۆ جا خۆی هەروە لە کۆڵ نابمەوە چۆن ئەی تۆ خەریکی چی تۆ وڵای میشان خەریکی جیا و مانگا ئەوشتانەینە. خوا ئەو لە سەلامەت خۆش بیا خۆ ئەوەی زۆر خۆشە ئەوەنەی سەرنجمدا بێ لێرە هەموو شتێکی خۆتانە یعنی بەڵێ ئارێ دانامێنن بۆ هیچ شتێکی سروشتی و خۆماڵی وانە هەموو خۆمانەی گوڵن ئاخر کوڕکوا گوڵین ئەنگۆ گوڵن کوڕە قوربانە بم جا من حەدم نییەوە والله سەلامەت بخوا وڵا بە خۆت گوڵی منداڵە هەیە؟ بەڵێ ناوی بەڕستم نەزانی خێریە خێریە خان بەڕێزت سەکینە سەکینە خان منداڵت هەیە خێریە خان بەڵێ کچ کوڕ دوو کوڕ دوو کچ یەخوا لە نەسێنە چاک تەوازنە ڕاگرتووە ها دوو کچ و دوو کڕ هیچیانە دڵی هیچیانە نەوەڵە دێن یارمەتی دێن بۆ ئیشانە؟ بەخوا باشن ناسەرگیریان کردووە یا هەر وەڵا بەس کوڕەکەم ماوە لەگەڵ هەمویانە دامەزران بووی بەدایە گەورە؟ بەڵێ هەی لەخوا بەزگاوێنەوە خۆشە ها؟ ئاری وەڵان دەخۆشە نەوەی کچت هەیە یا کوڕ؟ وەڵا هەردووکمانە کامیانە زۆر خۆشە؟ وەڵای کوڕەکەم ئارێ بەخۆ نازانم دەبوو پێم ناخۆش ئاخر ئەبێ کچەکەت خۆشتر بوێ وەڵای کچیشم خۆش دێ بەس کوڕەکەشم زۆر خۆش دێ یەخوا خوا تۆیان لێ نەستێنەخوا ئەوانیش لە تۆ نەستێنێ ئەی تۆ دارم هەیە کەسم لەگەڵ نەماوە کەسە هەمووی دامەزراندووە کۆتای پێهاتووە پیاوەکەت وڵام ماوە بەس هەروتە ماوە دەخوا لێکتان نەکا دێقەیە چەند ساڵا و سەرگیریتان کردووە؟ وڵا نازانم بیرن نییە؟ وڵا نازم توزان ساڵێک بێمەوە نەخۆ گەستانە بۆ بزانین داخوات چ ڕۆژێکە و چیەکە و توزای باشە ڕاست دەکەی لەبێ تۆزانی چکەی بوو؟ ئەمە 91 بوو 91 کاڵێمان بوو ئەگەر مێردم کرد سێ مانجی پێچ و کاڵێم بوو هەردەکان 90 ئەی ئەو کات چۆن بوو حەفلەکان چۆن بوو؟ وەڵا باش بوو لەخوای بە زیاد عیبینە بوو وەڵا زێڕۆزی و نازانڵاوەندەم زێڕ بۆ کرا بوو بەخوای ئەیدی وەڵا دیارە جوان بوویت گەلک پەشیمان نەبێتەوە مادام بێنین چی ئەوێ بەڵ ها بە قوربانە بەس پەشیمان نەبێتەوە نیە ماوە پیاوەکەت لە خوا لێشتان نەکایشەڵڵا هەمە درێژ بن ئەی تۆ بۆ نەکتم داسەکینا بۆ نەکتم کتم بزانم دەیت ئەو تۆ چۆن بوو ئەو کاتەی هاوسەرگیریتان کرد چی نەگۆڕی نەبوو هیچ ئەوە خۆتان پیاداوتە چشتیوا چۆن نەبێ بۆ نابێ بۆم باسکە چوزانم دڵ و دڵداری بووە هەروان لەبیری نییەکەی بۆ لەبیرەتی دڵدڵداری بەخوا بۆم باسەکەی چۆن بوو دەی هیچ نەبوو دەتوڵی دڵ و دڵداری ویستەژەڵە هیچ نەبوو تۆشتی وا قبوڵەکەی چۆن بوو چەنە دڵتان بێکەوە بوو وڵات سێ سار کچشتی وان پێ نەڵ چۆن ئەی چۆن یەکترتانە بینی دێ بۆم باسکە دەی مەراگوندا بووین دێ چۆن یەکترتانە دیوەختر نامە شتە بوو؟ نا ئەی چی؟ هیچ ئاوا لە سەربانەوە تۆ دەشتێ کانی و ئەی حەفلە و بەزم و ڕەزم هیچ بۆ نەکرا؟ ئەو بوو
حەز لێ بوو کتە لێ گەڕێ با دڵی نەشکێنم چۆن بەس خۆی ببێ یاخوا هەر سەر و دڵخۆش بن یاخوا هەر لەشتان ساغ بێ و قوربانە بم دەستە ماچەکەم یاخوا ماڵت هەر پڕ خێر و بەرەکەت بێ زۆر زۆر خۆشحاڵ قوربانە بم ئێوەم بینی و ئیسراحەتم کردووە ئیشەڵڵا پێتان ئەڵێن کاتی بەرنامەکە کەی ئەبێت چ بەرنامەکە بەرنامەی سەیری ژیان لە شاشە جوانەکەی کورد ماکس هەموو ڕۆژانی چوارشەم بەڵێ چوارشەم کاتژمێر 6 نانە ناوخۆنیە کورد ماکسە سیرمان بکەن خۆشتان نەبیننەوە قوربانە بم چاوتان ماچەکەم دەستان ماچەکەم هەر لەش ساخۆ دڵخۆش قوربانە بم لەگەڵ ئێوە دەستان ماچەکە هناسي صاري من فرمدي منهاتي بونها لقردن زردي من فرمدي منهاتي يا رجواني قلبردي من فرمدي منهاتي زليخا زليخا فرمدي منهاتي زليخا زليخا شيرن دلي نباتي زليخا زليخا فرمدي منهاتي زليخا زليخا شيرن دلي نباتي چوینە سەر بەحری دوکان زۆر هەوڵمدا کەسێک ببینم بەس کوتیان کەسی لێ نییە دیارە ئەم وەرزە وەرزێکە کە قەدەغەیە ماسی بگرن ئیتر ئێمەش پرسیارمان کرد و هاتین ئەچینە لای بەڕێزێک بە هەندێک باسمان بۆ بکە بزانین بۆچی ئێستا قەدەغەیە ماسی گرتن نەمزانی بوو وەرزی تایبەت بە خۆی هەیە سەلام عەلەیکوم چۆنی کاکمەشەڵڵا بەخێر بێن سەرچاوم بەخێرەتنی بەرنامەکەتان دەکەم زۆر بەخێر بێن سەرچاوم زۆر زۆر سپاسەوە مەشغوڵی چیت کاکفەت مەشغوڵی ئەوم ئەو بەرلەمەی پاک دەکەمەوە ئامادەی دەکەم بۆ کاتی ئەوەی کە کۆتایی من ئەی هات ئێمە بچینەوە بەحرێ ئەو کاتی ئازر بێت و باشترێ لەوەی کە ئێستا خەریشی دەبم باشە مۆزوعی ئەم قەدەغەوشتە چی وەڵای من نەمزانی بوو وەرزی هەیە وەمزانی بوو کەی پێت خۆش بووە چی تۆڕەکەی خەیتە ناو بەحرەوە و بڵشتەکە زۆر بەبەستیتی وەرگرتووە هەندێک شت هەیە هەموو ساڵێ ساڵانە لە 15 بۆ 15 منع لەبەر ئەوەی ماسیەکان ئێستا فەسڵی ئەوەیە گەرایدا دەدێ کاتی زاوزەیە عاشق بوونە گەرایدا دنێ ئەنجا ئەگەر بێت و ئێمە لەو کاتی عاشق بوون بەڵێ گەرایدا دنێ خۆی ئەگەر عاشق بوون ئەوان عاشقەکە چیە یعنی یەک ماسی گەرایەکەی دادنێ زیاتر لە 10 ماسی دیکە بە دوای دەکەوێ بۆ خاتی ئەوەی کە گەرایەکەی دانا نێرەکانی دیش عینێ بەکلکی لە ئاوەکەی وەردە بۆ خاتی ئەوەی بزر بێت لەبەر ئەو ماسی بچووکانی دیکە نەیخوات گەرایەکەی نەخوات بڵێ ئێستا ئەم بەحرەیکە ئێمە چوینە سەری و کەسیشمان نەدی چاوی ڕەشمان کاڵ بوو هەروە هاتینەوە چیتە زۆر زۆر سپاس چنۆ ماسیەکی زۆرتیایە خۆت بە ماسی زۆر تێدایە سوورێ تێدایە بزەی تێدایە زەردەی تێدایە حکومەتی تێدایە کاتی خۆی کە سەردەمی هەشتا و هەفتەیەکە حکومەتی بەعسی ئەو کاتی کە تێی کردووە لە ئەساس پێی دەڵێن حکومەتی یاخود پێی دەڵێن زەراعە شەباعی تێدایە ئەویش هەر حکومەتەکەی خۆمان تێی کردووە تیرەی تێدایە سراویلکەی تێدایە نەقەی تێدایە ئەو نەوع ماسیانی تێدایە باشە کوتت لە مانگی سێوە بۆ مانگی 6 منع بەڵێ ئەی دانانی گەرایە ئەی بەڕێزت چیەک چی ئیشەکەی لەو کاتە جیاتر ینی تا ئەو ماوەی تۆ بتەوێت چاوەڕێ بکەی خۆ ناکرێ هەروە دەستە نەزەر دانیشتوانیە ئێمە وەکو دانیشتوانی ناحەیە خدران دیارە خۆمان هەر چاوەڕوانی بەلەمەکەی ناکەێت تا ئەو سێماگەی تەبان ئێمە زرعاتمان کردووە و گەنمان کردو ئیدی ئەوەی باقی هەبێ خەریکی باخەکەی دەبێت ئەوەی ماڵاتیە خەریکی ماڵاتەکەی و مەڕەکەی و خۆی ئەو شتانت دەبێت نادەسەوەستاندا نانیشین وانێت خوا بە دانیشینە تا ماسیانە نابێ شەمان لە بری ناشتای بەری ڕۆژ بێ ئەی ئەوە سوود و شتەی چۆنە باشە لەخوای بە زیاد بێ پارەی چاکیتیە لەخوای بە زیاد بێ پارەی چاشی تێدایە بەڵام هەیە پارەی خراپترە هەیە پارەی باشترە هەیە بە لەو ماتۆڕەکەی چاترێ دەتوانێت زیاتر پارەی پەیداکە هەیە بە لەو ماتۆڕەکەی خراپترە دەتوانێت کەمتر پەیداکە بە پێی ئەو داهاتی کە ڕۆژانە بۆ خۆی دەیەوێت هەر ئەوەندەی پێ پەیدا دەکرێت ئەی زەرەریشی هەر هەیە زەرد ئەگەر لە کاتێکیدا لافاو بێت تۆڕەکانت ئاو دەیان بە کە ئاو بردیواتە بێکەڵک دەبێ بەر لەخوا بە زیاد بێ ئەو ڕۆتۆڕەکانم باشە تۆڕ هەیە بە 15,000 بە 20,000 بە 30,000 ئەوەتە نوعیەتەکەی بۆی هەیە ئەگۆڕدرێت تۆڕ هەیە هەر لە 5,000 تەبعەوە هەیە هەتا یەک وەرەقەی
هەتا پارەی چاکتر بێت تۆڕی چاکترت هەیە بێگومان ئەوە وایە بەڵێ زۆر باشە خەڵکی ئەم گوندە بە ئام زۆر خەریکی چ ئیشێکن بۆن منە زەراعەتە ماسیگرتنە ئەو گوندای دیارە پێک هاتووە لە چەند شتی دەوری 10 عایلەیەک خەریکی ماسیگرتنە دەوری 50 عایلەیەکمان خەریکی مەڕداری و ئاژەڵداری و ماڵەت بەخێوکردنە دەوری 50 ماڵە کەشمان خەریکی زەراعاتی گەنم و نۆک و ئەو شتانێ ماشەڵڵا تەبیعەتێکی زۆر جوانەیە ئەمڕۆژ هەر جەو زۆر خۆشەی تر خوا هەموو شتێکی ڕێکستووە تەبیعەتیشی تێدایە بەڵێ بێگومان وای ڕاستە ینی کوتە تا ئەو ماوەی کە ماسیەکان پێ بگا ئێوە خەریکی زراعەتن چیتان هەیە وەشی عەرزم کردی باغمان هەیە ماڵاتمان هەیە گەنممان هەیە نۆکمان هەیە ئەوەی کە سیارێ هەبێ ئەوە ڕاوە دینارەوە خۆ چۆن دەڵێ ڕۆژانە دەستە گەراجی ڕۆژانە خۆی سەرەی خۆی دەکات و دێتەوە ئەوەی کە ماڵاتی هەبێ ئەوە بەشغڵی ماڵاتەکەیە ئەوەی کە گەرمی هەبێ ئەو سەرەی ئەوەیە کاتی ئەوەیە دێرشێنی شیمیای پێدا دەکەی لاو حەزرەتی غەوس لە مەسەلەن ئەو مێروەزیان بەخشانە وەکو کرم و سن و ئەو شتانە دەبێ بیپارێزی ئاگاداری بی و هەتاوەکو ئەو 5-6 ماگەی ئەویش دێتە بەرهەمەنجا خی گەورە چەندی بەنسیب کرد لە زۆری و لە کەم خوا ئەو لەشەتان هەر ساغ بێ و کار و کەسابەتتان خی گەورە ڕۆژ بە ڕۆژ بەرەکەت بخاتە ناوی ئەوە هیچ شتێکی خۆشم بۆ نایگەڕیتەوە وڵی قسێکی خۆش نوکتێ چیم هەمەش هەر باسی ئیش نەکەین توخوامەچی دنیا هەروە بەپارە ئەوڕۆ هەشتەکە وەلاتۆ نوکتە بۆ باسی بکەم وڵی وڵا گوند هەر خۆی بە قسە خۆشی و من داوای لێ برنێکی زۆر گەورە لێرەکە وڵی هیچ نوکتێکم لەبێت وڵا من بە داوای لێبردن پێکەنینم نایە بە نوکتە پێکەنینم دێ نوکتێکی خۆش بڵێ ئەمن کە تەمەنم ئەوە گەشتە 50 ساڵی بڵێ شتەکەم بەسەر نەهاتبێت بیجێڕەوە بڵێ نوکتەکەم نەبیست دوسان بۆ جەنابەتی باسکەم بەرە وڵا بەڵام لە کاتیدا شتەکەم لەبیر بێ خەریکی خاوەنکردنەوە ئەو بەلەمەمە و ئیدی لە کاتێکی وا داهات بێ ئەمن تاوەکو خۆم بۆ ئامادەکردمە با دڵشکان دەبێتم کاک بەخڕدین قەی ناکە ناشکەنیم ئیشەڵڵا کاک بەختی ئەرا کاک فەرخڵڵا مکتم چیکتم کاک بەختی ئەو کێشەیەم هەیە قەی ناکە لێم وەرگرن بەخوا من هەر ناو تێکەڵەکەم ئەمن لێت ناگرم خەیدێنە دەستەکانە خۆش بێ یاخوا هەر لەش ساق بێ و سەرچاو بەخراتنی ئەو برادرە جوانانەش دەکەم زۆر سپاس زۆر بەخێر بێن لە کاتە ناگرم بچمە لای ئەو منداڵە جوانانە چۆنن باش وەڵی پێم خۆشە لە لات دانیشم بەس نازانم چۆن دانیشم چیۆجی لە جوانانە لەبەرە کردووە منافەسی منەکەی خەریکمە ئێوە ژێم بە عەرزابا دانەنیشم باشترە ناو چییە؟ سارە وەی ئەی تۆ؟ بەسۆس چی؟ بەسۆس ئەی تۆ؟ چیا بابەجان ئەو بۆ لێرە دانیشتووی؟ لای جاڵەتی ئاخە چۆن بڵێ چیێرت پێ خۆشە؟ چێنە پێ خۆشە؟ لای ئێرەدا ئێوە لە جوانانە گێ بۆی کردووی؟ وڵا داکەم وای ئەو بە نەورۆز؟ ئارێڵە ئەی تۆ کێوج لە جوانانەی بۆ کردووی؟ داکرێت بۆ نەورۆز بۆی کردووی؟ ماشەڵڵا کە جوانە ئەی هیچم بۆ ناڵێن شیعرێک قسەیەکی خۆش نوکتێک شتێکی خۆشم بۆ ناڵێن؟ تۆ نازانی؟ ئەی تۆ؟ نەبێ شتی وا چۆن نەبێ وەڵا شتی وا هەر نییە شعر نەزانی من لە تەمەنی وە هەر هیچ نەبێت دوو شعرم هەرە زانی ئاوا لێتان قبول ناکەم دەیەڵە دانێکتان زووتر بۆم بڵێ لای بەس گەرانی منداڵانم بۆ بڵێ چیت پێ خۆشە بۆ گەرانی منداڵان ئەی چی؟ تا دەی چ گەرانێکت وەرە بە دڵی خۆت ئەوەی تۆ بیڵێ من پێم خۆشە وەی دانم وەی دایە دانم وەی دانم وەی دایە دانم دەشە زۆر خراپ نازانم بۆ وەلی هەت شیرینی جبسم خواردە دەمێن فڕمی کرە بووە دانم دەشە زۆر خراپ نازانم بۆ وەلی هەت شیرینی جبسم خواردە دەمێن فڕمی کرە بووە وەی دانم وەی دایە دانم وەی دانم وەی دایە دانم من میکرۆبم چاوەکەم ددانەکانت کون ئەەکەم کاتێ ئاخۆ شیرینی لادەم تا من ئاوینی من میکرۆبم چاوەکەم ددانەکانت کون ئەەکەم کاتێ ئاخۆ شیرینی لادەم تا من ئاوینی
لەیڤەن کردێکم شیرینە خۆی دەوێستە دانەکان بکەین وی دانم وی دایە دانم دانم وی دانم وی دایە دانم دانم لولو دام و داندەشە خواردنی پاکش دەخوا میکرۆبەکان تێکشکان سپاس نامە پێزیجان لولو دام و داندەشە خواردنی پاکش دەخوا میکرۆبەکان تێکشکان سپاس نامە پێزیجان ئەیە خوا دەست خۆش بێ بۆڵی نازانم زانگەرێنێن داڵان شیرینی زۆرە خۆی ئەی جەبس ئەی ئافرین تۆ هیچم بۆ ناڵێی دەی هیچم بۆ ناڵێی ئەوە چیۆ نەشەرمنی دەقەی ناکە دەی باشە دەی منە ڕۆم بەجێتانێڵم باش بای ئێستاش با بچین ئەو دزانە پەڕێزە خەریکی تاوڵەکردنن ئەگە دۆمینەیان بکردایە یاریم لەگەڵەکردن بەس تاوڵە نازانم سلام عەلەیکم وعليكم السلام ورحمة الله وبركاته بخيراتن زۆر بەخێرن خۆشحاڵ بووین زۆر بەخێرن یاخوا بەخێرن بۆ خۆتان و کەناڵەکەتان زۆر سپاس دەکەم بژیت ناوی بەڕێزە محەممەد ڕەسوڵ وەفا ناسراوم بە محەممەد وەفا کاک محەممەدی بەڕێز تۆ باشی بەڕێز سپاس دەکەم باشی خۆ بەخێ وەسەر چاوسە کامیل کامیل وڵای منیش مامەیەکم هەیە ناوی کامیلە بەس فەرقی نییە تۆ شەر مامەمی کاک محەممەد حاڵۆزە چۆنە لەخوای گەورە بەزات بالحەمدلله وەڵڵاهی الحەمدلله زۆر چاکین وەڵڵا زیابێ ئەگە دۆمینەتان کردایە لەگەڵم دەستێ دۆمینەم لەگەڵ لێ ئەبردنەوە والله دۆمینەم لێ ئەبردنەوە والله زین چۆن جار هەیە دۆمینێش دەکەین جار هەیە تاوڵەش دەکەین ینی کاتەکانمان بۆ حاڵی جار وایە کە مەسەلە بڵین ئیشە کارێکمان نییە کاتەکانمان بۆ حاڵی بەڕێوە دەبین جار چیلەوە باشترە والله جای چ بکەنی لە قسە و قسەڵۆکی ئەولایان باشتر بۆ خۆمان پێ ئەو دەخاپڵین باشترەوە قسە و قسەڵۆکی ئەم لاولا چۆنە کاک محەممەد والله جائیدی ماشەڵڵا نازان باسی چی بکەم ئیدی وەڵحاصل هەکەسە مەسەلە بە ژیانی خۆی بە شتێکیەوە بڵێن پێوە گرفتار دەبێت جائیدی دەڵێ ئەو ئیشەوا نابێ ئەو ئیشەوا دەبێ جائیدی بۆیەوە ئیزان سەرقاڵ دەبێتن جاری وایە ڕاستەکەی دانیشم ناقشێ لەسەرەکە ئەرە وەڵای لەسەر ئەو مۆزوعانە مەسەلە بڵێن کابرا باسی دەغڵ و دانی دەکا بە کابرا هەیە مەسەلە بڵێن باسی شیناییەکەی خۆی دەکا هەیە مەسەلە بدڵە وەڵ ئەکوڕە ئەو ساڵەکەی کیمیاکەش گرام بووە ئیدی ئەو مۆزوعانە بە حەقەت ئینسان بەعەز دەکاتن ڕاستەکەی وەڵڵا کاک محەممەد دیارە زۆر قسە خۆشی ئەچم بۆ هەر شوێنێ هەر ئەڵەم قسەی خۆش دەڵێ ئالم کاتیا قسەی خۆ دێ من ئالم کاتیا قسەی خۆشمێ خۆ من دوایینە لێرەم و نە هیچ شتێک جان نوکتە بێ قسەی خۆش بێ بەسەرهات بێ شتێکی زۆر خۆشم بۆ گەڕەوە یاخوا زۆر بەخێرێن خوشکی بەڕێزی گەورەی لای ئێمە کەناڵەکەشتان بە حەقەت پێم وایە لە هەموو ماڵێک بینەری کەناڵەکەین گۆنە قەنەعەتم پێ بکە هەتا بە ئەوانەی بە تەمەنکەویش و ئەوانەی کە گەنجیشن ئیدی متابعی ئەو کەناڵین گۆ دەکەن ئەمەش پارچە شعرێکە لەسەر مەسەلەی خۆشەویستی پێشکەش بە ئێوە و کەناڵەکەتان و بینەرانی خۆشەویست دەکەم سەلامەت بیاخوا ئەوە شعرێکە هەر بۆ خۆم هەڵبەستنی خۆمە بۆ خۆم دامناوە بۆ خۆشم دەیڵێم گوتی بە یارم گوت دەچم بۆ بەغدا ئادەی چت بۆ بێنم بەزەی هات بە لێوان گوتی بە قوربان مل و گەردەنە و مەمەکدان وتی ئادەی پێم بڵێ خۆشەویست ئەنجازەی چەند بێ وتی کەمت کوشیوە بە پەنجەکانت هەر ئۆندا تێیدا بند بێ دەستەکانە خۆش بێ کوڕ بە خێرن بۆ ئێرانە دڵێن ئێرە خدرانە خدران بە ئێوە جوانە ئەگەر ئێوەی لێ نەبێ ئەی ڕبێ خراپێ گیانە بۆ خۆشی کەناڵەکەت بە خێرە سەر چاوانە خوشکی بەڕێزی خوشکی بەڕێزی خوشکی بەڕێزی زۆرتر لە کاتان نەگرمی ساڵن هات خوشکی بەڕێزن هەر بێم زەڕەت بن یاخوا زۆر بەخێرن سەلامەتان کار زۆر بەخێرن